وەکو نەریتی ساڵانە فیستیڤاڵی باخچەکان کامل ساڵێک دووبارە بێتوانێ ئێمەش وەکو باخچی سەوانی شۆخانم ساڵ بەشداریمان کرد بە شانۆی دانەکانی کاڵە من وەکو مامۆسای مۆزیک سێ گۆرانیم تا حازر کردبوو. بەخێرهاتنی تەلەڤیزۆنەکەتانەکەم بۆ باخچەکەمان باخچەی چاوانی شۆخان بەڕێوەبەری باخچەی چاوانی شۆخانم کەلار محەممەد ڕەشید ئەمڕۆ 5/5 باخچەکەمان هەڵسا بە فیستیڤاڵی ساڵانەی خۆی وەکو نەریتێکی ساڵانەی خۆمان بە ئیشێکی پەروەردەی ئامۆژگاری یعنی ئامۆژگاری ئامێز کە باسی ددانەکان بۆ ڕێنمایی بوو لەسەر ددانەکان بۆ مناڵان و شیرینی نەخواردن و پاکشتنی ددانەکان و ئەم کارش مامۆستای شانۆکەمان پێی هەستا بوو مامۆستا ڕەهێڵ ئومێد کە کاری دەرهێنانی بۆ کردبوو مامۆستای مۆسیقاکشمان مامۆستا هەڵمەت حسێن کاری مۆزیکی بۆ کردبوو دەستخۆشی بۆ هەموو لایەگەکەم لەشی ئێوە ساغ بێ بەخێر بێن سەر چاو.